دەواازەی سنووری نێودوڵەتی باشماخ بە شادەماری هاتوچۆی گەشتیاری و بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و ئێران دادەنرێت و ئاسانکاریەکانی حکومەت و لابردنی باش لەسەر 14 مادەی خۆراکی و نێشتنی دیاردەی قاچاقچێتی هۆکارێک بوون بۆ زیادبوونی داهاتی دەواازەکە. مەرزی نێودوڵەتی باشماخ عەمیدی مافپەروەر محەممەد تایر ڕەشید سەرپەرشتیاری کۆمەڵگەی دەواازەی باشماخ لە میانی چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کورسات نیوز ڕایگەیاند دوای بڕیارەکانی سەرۆک بافڵجەلال تاڵەبانی و قوبات تاڵەبانی هیچ جۆرە قاچاقچێتیەک لە دەواازەکە نەماوە. بەنسبەت بە بڕیارانەی جەنابی سەرۆک بافڵ تاڵەبانی کە لەم دوایە دەری کردووە جەنابی کاخوبا جێگەری سەرۆکی حکوومەت ئێمە پشتیوانیشی تاوەتیە بۆ ئێمە و دەستی قاچاقچێتی ینی بەڕاستی هیچ جۆرە قاچاقچێتیەک لە سنوورەکەی ئێمە وەکو دەواازەی نێودوڵەتی باشماخ بوونی نییە. عەمید محەممەد تایر ڕاشیگان هاتوچۆی گەشتیاری لە دەواازەکەیان بەراورد بە ساڵی ڕابردوو زیادی کردووە و لە 8 مانگی یەکەمی ئەم ساڵدا 445,000 گەشتیار لە دەواازەکەدا هاتوچۆیان کردووە. لە بیدایەتی ئەم ساڵەوە لە مانگی یەکەوە هەتاوکو ئەمڕۆ قسە لەگەڵ بەڕێزداکەم 445,565 گەشتیار هەم داغڵبوون بۆ هەرێمی کوردستان و هەمیش چوون بۆ کۆماری ئیسلامی ئێران پار هەتاوەکو لە ماوەی ساڵەکە 441,000 کەس هین بۆ هاتوچۆی کرد. بەڕێوەبەری کۆمەڵگەی دەواازەی باشماخ لە بەشێکی تری چاوپێکەوتنەکەیدا ئاماژەی بەوە کرد دەواازەکەیان تاکە دەواازەی عێراق کارتی پلاستیکی بۆ ئەو گەشتیارانە دروست دەکات کە دووژەمی ڤاکسینیان وەرگرتووە. لە ناو مەرزی نێودوڵەتی باشماخە تاکە مەرزە لە هەرێمی کوردستانە کە کارتی پلاستیکی بە ڕێز و سوپاسەوە بۆ جەنابی کاخوباد و دکتۆر سەباح کە ئەو جیازیان بۆ دابین کردین هەر هاوڵاتیەکە گەر هەردوو دۆزەکەی وەرگرتە بێ دەتوانێت لای ئێمە کارتەکەی بکا بە پلاستیک لە ناو دەواازەکە بۆ یەکەین بە پلاستیشی و ئەگەر کارتە کاغەزەکەشی پێبێ هەر بۆ یەکرێ بۆ کارتە پلاستیکی کە لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا کاری پێەکرێت. سەبارەت بە ئاسانکاری بۆ زیارەتکارانی شیعە بۆ مەزارگەکانی عێراق ڕایگەیان لەگەڵ ئێران قسەیان کردووە و بڕیارە ڕۆژانە 5 بۆ 8,000 زیارەتکار لە دەواازەکانەوە ڕوو لە مەزارگەکانی عێراق بکەن. لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە قسەبان کردووە ڕۆژانە 5,000 بۆ 8,000 زیارەتکارە و ئەمە بۆ ماوەی لەژێر تاقیکردنەوە ئەگەر گرفتیان بۆ دروست نەبێ ڕێژەکە زۆر بەرەو زیادبوونە ڕاوە. سەرپەرشتیاری کۆمەڵگەی دەواازەی باشماخ وتیشی دەواازەی نێودوڵەتی باشماخ بووەتە جێگەی سەرەکی هاوردەکردنی خۆراک و کاڵا بۆ عێراق و هەرێمی کوردستان و ڕێژەی 140 برنجی هەموو عێراق لە دەواازەکانەوە هاوردە دەکرێت. بۆ نیسبەیی کە هەیە ینی ڕێژەی لە 140 برنجی هەموو عێراق لە دەواازەی نێودوڵەتی باشماخەوە داخڵەوێ. یەتە مەزانەکانی ئێمە ئەمە کاکسیروان محەممەد سەرۆکی ژووری بازرگانی خۆی پێڕاگەیان و کە لە 140 برنجی هەموو عێراق لای ئێمەوە داخڵەوێ. هەرێمی کوردستان 4 دەواازەی سنووری نێودوڵەتی هەیە کە دوانیان لەگەڵ ئێران و بە شادەماری ئاڵوگۆڕی بازرگانی و هاتوچۆی گەشتیاری عێراق و هەرێمی کوردستان دادەنرێن.